تیپی تۆپیپێی یانەی هەولێر بەشدار لە خولی نەهابی عێراق بۆ وەرزی نوێی خولەکە دەستی بە ئامادەکاری کردو و یەکەی مەشقی لەسەر یاریگای خۆی ئەنجامدا. ڕادان گاسانین دوای گەڕانەوەی لە وڵاتەکەی بۆ هەولێر سەرپەرشتی مەشقەکانی کرد بە هاوکاری ڕاهێنەری نوێی توانای جەستەیی دۆجی باکۆڤیچی کڕواتی. لە سەرەتا دڵخۆشم بە دووبارە بینینەوەتان و سەلام لە هەمووتان. دڵخۆشم بە گەڕانەوە بۆ هەولێر بۆ وڵاتەکەتان کوردستانی عێراق. مەشقەکان ئەمڕۆ دەستی پێکرد. زۆربەی یاریزانەکان ئامادەبوونیان هەیە. ناتوانم قسە لەسەر توانای جەستەیی تیپەکە بکەم چونکە ماوەیەکی زۆرە مەشقەکان وەستاوە، بەڵام هێشتا چ ڕۆژمان لەبەردەستە. زۆربەی یاریزانەکانی وەرزی ڕابردوو یانەکەیان جێهێشتووە، بەشێکیشیان ماونەتەوە لەگەڵ یاریزانانی لاو، بەڵام یاریزانان بە هەستێکی خۆش و پڕوزەوە هاتوونەتەوە مەشقەکان. ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبین و ئەنجامەکانمان باش دەبێت. یانەی هەولێر بۆ ئەم وەرزە گۆڕانکاری زۆری لە پێکاتەکەی کردووە و خاوەنی 22 یاریزانی کووردە، گرێبەستی لەگەڵ یاریزانێکی شێروانە و یاریزانێکی سیروانی نوێ و 2 یاریزانی نەورۆز و یاریزانێکی پێشمەرگەی هەولێر کردووە لەگەڵ 17 یاریزانی خۆی کە زۆربەی یاریزانەکان لاون. پیرۆزبایی لە خۆم و لە گشت یاریزانان و لە هەموو وەرزدۆستان دەکەم بۆ گەڕانەوەی هیوایەک بۆ یاری و ئەنجامدانی مەشقوڕانان و بۆ گەڕانەوە بۆ نەوە یاریکەکان. ئێمە دڵخۆشین و بەڕاستی ئێمە مشتاقی ئەوە بووین کە بگەڕێنەوە ناویەکان، چونکە وەختان زان لە مانجی سێوە ئێمە دابڕاوین ئەوە سەرنوێ ئەمڕۆ دەستمان بە ڕاهێنانەکان کردەوە. بەڕاستی ئێمە دڵخۆشین وەک دەبینین یانەکەش بە شێوەیەکی جیاواز ئەمساڵ تیپەکەی پێگەناوە. تیپەکە پێکاتە لە کۆمەڵە یاریزانی خیبڕە و کە دەتوان چەند ساڵێکە لە خولی نایابی عێراق یاریان کردووە و ئێستاش کۆمەڵێک بەهرەمەندی لاوی گەنجی باشیان لە خوڵەکانی کوردستان هەڵبژاردووە بۆ ئەوەی بتوانن خزمەتیانی وەرشێ بکەن. ئێمە بەڕاستی تیپەکە بە تیپێکی باش و تیپێکی لاو دەبینین، هیوادارین ئەو تیپە بتوانێت ئەمساڵ لە خولی نایابی عێراقی کێبڕکێ بکات لەسەر ئەنجامی باش دەستکەوتی باش بەیانەکەمان. وا بڕیارە 25 مانگی داهاتوو خولی نایابی عێراق دەست پێ بکات و 40 ڕۆژ لە بەردەستی ستافی ڕاهێنەرانە تاوەکو تیپەکە بەباشی ئامادە بکەن. ئەمە لە کاتێکدا یاریدەدەری ڕاهێنەر تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بووە و لە تیپەکە دوورکەوتۆتەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.